والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، لەم ڕۆیە باسێکی مشکلەیەکی عەسرەکەین کە خواردنەی خوڵخێنێ. باسی مشکلەیەکەکەین کە زۆر لە خەڵکان پێوەی ژیرۆدەن، زۆر پارە و زۆر عیلاجی تا سەرفەکرێ، زۆر هەوڵی بۆ ئەخرێتە گەڕ کۆمەڵی دکتۆر مختصە بن بم بوارە، زۆر جار پێویست بە عەمەلیات و بە نەشتەرگەری و بە بەنج و بە شتی قورستریشەکە بە هەموو مزاعەفاتەکانیەوە. ئەزان باسی چیەکەم؟ هیچ حاڵین باسی قەڵەویەکە. سبحان الله، أعوذ بالله من القەڵەوی. بەڕاستی قەڵەوی بۆ خۆی مشکلەیەکە و بەڵایەکە، خۆی گەورە پەنامانی لێ بە، بەڵام وما ئەدراکە مەل قەڵەوی. زانی قەڵەوی چییە؟ تۆ بەس جسمەکە لە دەرەوە بینی قەڵەوە، بەڵام نازانی لە ناوە چی ڕوەدا. ئەمە خواردن و زیادەی لاشەیە ساڕێژی کردووە هاتوۆتە ژێر پێستە و ئەم ورگ و ئەم غەز و بەزی بۆ داناوی. بەڵ زۆر لە پێ خۆش نەبێ، بەڵێ خرپنی کردی، بەڵام بەڕاستی کورد ئەڵێ ئەوەی زۆر بخوا زۆر ناشی. سبحان الله، یعنی کورد زۆر دەقیق بوون لە ئەلفازەکانیانە. سی ئەم پەندە کوردیە جوانانەکە دیقەتیان ناوە ئاغایەک کە هەموو خواردنەکەی خواردووە بەرماوەیەکی بۆ نۆکەرەکانی بەجێهێشتووە، ئاغاکە زوو مردووە، دەوڵەمەنەکە زووتر مردووە، بۆیە ئەم قەناعەتیان بۆ دروست بووە. سێم تەجروبەیە کە بەبێ بەحث پێی گەیشتوون، بەڵام من ئەم عەقڵ دیسانەوە جێڕمەوە بۆ دینەکە، بۆ سوننەتەکە، بۆ تێگەیشتن و فەهمیان لە ئیسلام کەوا حاڵی بوون. خۆشەویستەکانم، قەڵەوی زۆر بەڵای بدواوەیە، زۆر مەشاکیلی بدواوەیە. یعنی ساکەنە بچی بەزمەکانی قەڵەوی بخوێنیتەوە، هەر لە شەکرەوە، هەر لە زەختەوە. کابرای ئاڵە وەڵا کاک دکتۆر، من جگەرم پیاوم تۆ نەخۆشە. چییە؟ وەڵا جگەرم چۆریتیایە. ئەم سەرەکی ئەو سەرەکی نا، هەر قەڵەوێکەیە بەشێکی چەورێکە لە ژێر پێستانیشتووە، بەشەکەی تری چۆ لە ناو جگەرانیشتووە. نەخۆشەکە لی بۆ بە خولیایەک ئەو نەپی بێزارە لە کاک دکتۆر ئێرە مێشێ، خۆی ئازاریشی نیاوانیە، بەس فەقیرە ئەو نە ئاڵۆزی بۆ دروست کردووە، شای خەوی لێ ناکەوێت دەستی پێوەیەتی. کابرا لە وەڵا کاک دکتۆر، من سەوفانم هەیە، هێشتا خۆ بەخوا تەمەنیشم 40 نابێ، ئەخر باوکی من زۆری لێبار کردووە. ئەم ئەژنۆ بچکۆلانە ئەوەی تۆ هەڵ ناگرێکە کە خسووتە دەسەری. ئەم ئەژنۆیە بۆ ئەمە دروست نەبووە، ئەم جومگانە بۆ ئەمە دروست نەبوون، ئەم فەقەراتە بۆ ئەمە دروست نەبووە. لەبەرەوەی حاڵی بی لەمە زەبحە، زەخت، شەکرە، تەسی بوونەوەکانی بۆری خوێن، پرخە پرخ، مشکلەکانی هەناسە، مشکلی جەڵتەی قاچ، هی دڵ، هی مێشک، هەموو ئەمانە بەڕاستی خۆشەویستەکانم لە قەڵەوی ئەکەونەوە. ئەمەش هەمووی چییە؟ بەڵێ بەشێکی جینە، بەشێکی کڕۆمۆسۆم و وراثەیە، بەڵام بەشێکی تریشی پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە خواردنەوە هەیە کە زۆری نینە خۆشەکان ئەگرێتەوە. زۆر خواردن خۆشەویستەکەم کەمترین شتیە بێتەوەی ئەو بێتاقەتی ئەو کێشەی کە لە مەعیدەیە ڕۆدا، لە توانزەگرەیە ڕۆدا، لە ڕێخواڵەکانە ڕۆدا. ئەزانی زۆر بین خەڵکانی ئێمە، نەخۆشەکانی ئێمە کامڕۆ پێڵێن وەڵا قۆڵۆنە هەیە. زەین بۆچی قۆڵۆنی هەیە؟ چکە زۆرە خوا، هەر کەسی قۆڵۆنی، هەر کەسی ئازاری هەیە، تەکلیفی لێ یەکەم 2 ڕۆژ با بە ڕۆژوو بێ، لە مانکەیە 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ. بزانە ئەو ڕۆژی کە بە ڕۆژوو بێ قۆڵۆنی هەیە، بزانە غازاتی هەیە، بزانە ئازاری هەیە، بە تەکید نە. بەڵام بۆ ئەمە ڕۆدا هەر خواردنە و ئەنیشێتە ملی خواردن نازانێت دەربازێک بێت چۆن بێتە دەرەوە، بۆی ئەم حاڵەتە بۆ نەخۆشەکە دروستە بێ. خواردنیش هەتا مایەوە، هەتا وەکو ترشەڵۆک دروستکە، هەتا وەکو تەعفون دروستکە، هەتا وەکو بەکتریای لەسەر بنیشێ، زیاتر غازات دروستەکە و زیاتر نەخۆش بێتاقەتەکە و زیاتر لە مەزیسا ئیحراجێکە. ئایا لە سەدەمی پێغەمبەری خوا سەڵ سەڵەم قەڵەوی دەرد بووە یان دەرمان بووە؟ دەرمان بووە، خۆیان پێوە ڕاوەشانەوە. وإذا رأيتهم تعجبك أجسامهم. معنی چێ بوون؟ منافقەکان بوون کە بینیوانن ئیعجابیەکان دەبڕێ، ماشەڵڵا لەو لە شورا و ماشەڵڵا لەو قەڵەوی، ماشەڵڵا لەو غەز و بەزە. پسی بزانین پێغەمبەری خوا سەڵ سەڵەم معجب بۆ بەمانە فەرمێ إن خيركم قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین سەردەمی منە، دوای ئەوە بە دوایانە، دوایەوە بە دوایانە.
جوان دقت بن ثم يكون من بعدهم قوم يشهدون ولا يستشهدون ويخونون ولا يؤتمنون وينذرون ولا يوفون. دوای فەرمێ دوای قەرنی من دوای سەردەینی من خەڵکێک دێ ئەم شتانە ئەکەن کە هەمووی عیب و عار و لەکەیە. لە ئەخیرا فەرمێ ويظهر فيهم السمن الله قڵەویان تیا دەرەکەوێ. پێغەمبەری خوا باسی کێیەکە؟ باسی ئاخری زەمانەکە. ئەفەرمێ چی دەرەکەوێ؟ قەڵەوی دەرەکەوێ. ئێستاکەنە با ئێمە هەموومانەوەک و کورد خۆمان بین لە قیاسی عالەمی بزانم کاممان لەو قیاسە دەرەچێ کە باڵا و وەزنمان لە ئاستێکایە کە بڵین ئەلحەمدولیلا قەڵەو نین. حەزەکەم بزانن زیاد لە سا هەفتامان ئۆڤەروەیت و ئۆبیسین. متفقن لەگەڵما لە سا هەفتامان ئەگەر نەڵم لە سا نەوەتمان قەڵە و زیادە وەزنمان هەیە. بۆ ئەمە ڕووی داوە دیارێکێکە لە نیشانەکانی قیامەت کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ قەڵەویان تیا دەرەکەوێ. ئیمامی عومەر فەرمێ پەنا ئەگرم بەخوا کە لەوەی قەڵەو بن یاخود ورکتان هەبێ. پێغەمبەری خوا سەڵ باسی چیەکە؟ باسی قەڵەویەکە. ئیمامی عومەر باسی چیەکە؟ باسی بەڵتنەکە. خوای گەورە سنگی وا دروست کردووە ئێسکی پێوەیە نایەڵێ گەورە بێ. حەوزی وا دروست کردووە ئێسکی پێوە نایەڵێ گەورە بێ. کاسەی سەری وا دروست کردووە ئێسکی پێوە نایەڵێ گەورە بێ. هیچ شوێنێکی ئینسان مەجالی کشانی نییە. تاکە شوێنە مەجالی کشانی هەیە شوێیە بەزورگە بەس بە پێشی شاکشێ بە دوایان ناکشێ چکە فەقەرات نایەڵێ. ئەمەش بۆ خۆی ئەزانن ئەمڕۆ ڕێژەی مردن ئینسانەکە بزانن چەندێک ڕیسک و مردن و خوتوڕەتی لە مردنەوە نزیکە. ئەزان کاتی خۆی ئەم چەوری قۆڵەیان ئەپێوە بۆی کە بزانن چەند چەوری لەسەر نیشتووە. ئیساکێنە ورگە پێون چەند ورگی گەورە بێ ئەو نزیکتری لە بردنەوە. خەتەرە بەڕاستی بۆیە قەڵەوی جۆرێکە لە نەخۆشی ئەبێ ئاگامان لێی بێ. و عومەری کوڕی خەتابە فەرمێ خوای گەورە ڕقی لە ئینسانی قەڵەوە ئەوەی کە بە خواردن با بڵین بە زوارخۆری خۆی قەڵەوە کاژا سەحابەشمان هەیە بۆ قەڵەو بووە. عایشا فەرمێ یەکەم بەڵا کە لەم ئوممەتە ڕوویدا دوای مردنی پێغەمبەرەکەی چییە؟ تێری بوو. سبحان الله. یەکەم بەڵا ڕۆم و فارس نەبوون؟ نە. منافقەکانیش نەبوون؟ نە. ئەهلی ڕیددەش نەبوون؟ نە. ئەی چی بوو؟ فەرمێ تێری بوو. دوای ئەوەی کە قەومەکە تێر بوون ئین القەومە لەما شەبیعەت بطونهم سەمینەت ئەبدانهم کە ورگیان تێر بوو ئەنجا لاشەیان قەڵەو بوو فەضەعفەت قولوبهم ئەنجا فەضەعفەت قولوبهم یاخود دڵیان زەعیف بوو. کە ورگ گەورە بوو ئەنجا دڵ زەعیفە بێ ئەنجا شەهوەت زاڵە بێ بەسەر دڵە. شتێکی لەمە خەتەرترتان پێ بڵم خۆشەویستەکانم. هەموو چرکەیەک هەموو چل هەموو ڕۆژێک با بڵین 3000 کەس ئینتیحارەکە. ڕقەمان ڕقم نییە. بەچی خەڵق و ئینتیحارەکە؟ ئەدی پێم بڵێن شێوازی ئینتیحارکردنەکان چین؟ دەمانچەیە؟ زەهرە؟ خۆسووتانە؟ چەقۆیە؟ بەس خراپترینی جۆری ئینتیحارتان پێ بڵێم کۆمەڵێ خەڵک هەیە بەدەم خۆیان ئینتیحارەکە. چی مامۆسا بەدەمیان خۆیان ئینتیحارەکە. یعنی مامۆسا قسە بە حکوومەت دەڵێن و حکوومەت یا ئەیان کوژێ نانا شتە خۆن و خۆیانی بەوردی و بە خاوی پێکوشن. ئەمە زۆر لە ئینتیحارەکانی تر گەورەتر و بە بەڵاتر و زیاترە بەڵام کەس سوبحانەڵڵا باسی ناکە. زان خۆشەویستەکانم بۆیە زۆرخۆری لە خواردنە هەموو نەخۆشی و بەڵاکانی لاشە دروستەکە حتا ئەگاتە بەردی گوچیلش حتا ئەگاتە تایفۆید و حومەی ماڵتاش. زۆربەی نەخۆشیەکانی ئینسان بۆ حاڵەتەوە ڕۆدا. بۆیە ئینسان بۆی کە خۆی لەمە پارێزێ چیەکە خۆشەویستەکەم
تحملی ئەو ناکا برسی بێ ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون تحملی ئەوە ناکا بخوا ناچارە بێ چی بکە ئەبێ چارێ لە مەعیدەی کە بۆ چکە مەعیدە ئەمر بە دڵ و بە مێشکێک ئابێ بخۆی ئەم دەسەڵاتی بەسەر مەعیدەیان نییە بڵێ بێدەنگ بە ئەژان برسی دەکەم نیاڵم مانگێ نامخۆی خەمە ڕەمەزانەوە خەمە یەک مەجا ئەوە حەسارە خەمە سەرە بڕ ناچارە بچی بکە ناچارە بیان باڵۆنێ بخاتە مەعیدەیەوە یان بایپاسی مەعیدەی کە یان قارسی مەعیدەی کالی بڕێ بۆی کە هەسکاتێری خواردووە بەستخوا من نازانم ئینسانێک کە مەعیدی بچووکە کاتەوە بەردەوام هەستەکات تێرە و بەردێ لەسەر ئێرانەیەتی بەردەوام هەست بە تێری و بە قەرقێناکە حەزی لە خواردن نییە چ چێژێ لە خواردن وەرەگرێ لە کاتێکا لە ڕۆژە کاتوانێ لە ژێمێک کاتوانێت چەند لقمەیە بخوا و مەعیدەی پێڵێ بەسە پێش ئەوەی مەعیدە و پێ بڵێ بەسە خۆ بڵێ بەسە با دڵ و با مێشکت پێ بڵێ بەسە خۆشەویستەکەم بۆیە ئەمڕۆ ئینسانەکان محاوەلاکەن خۆیان بەم شێوەیە لە بەڵای قەڵەوی بەدوورخەن بەڵام زۆر لەمە ئاسانتر پێغەمبەری خوا و دینەکەمان فێری کردوین کە پێش ئەوەی کە تێر بین دەست بکێشینەوە و پێش ئەوەی کە قەڵەو بین فێر بین دڵمان بە مەعیدەمان بڵێ بەسە نەک بەعکسەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته